هوريني سيارم بازار حسابك هوريني بولين نبو كذا وريني جيلين هيدا بين كاوا الشيخ عبد الله 15 سال ميدانی شی ڕۆژنامەنووسیم کرد لە 2005 تا 2020 ئیتر دوای ئەواز منە لە 2020 تا ئێستا نانی بەیانیم داناوە ئەنی هەموو تەرکیز و بیرکردنەوەی من لە نانی بەیانی هەیە ئەوە 4 ساڵەچی سەرەتا بە زۆر چەند قرس نەبوو بەس لە ڕووی نەفسیەوە ئاسوودە نەبوو چونکە پێشتر من بەس هێلکەڕۆن مەزانی ئەوش زۆر باش نە یا سوێ دەرەچی یا بێخێو بوو لە شوێنی ڕۆژنامەنووسی مەسەڵەن بەشێک لە پەیامنەرەکانی هاوکارەکانم پێیان وتم مامۆستا سێ لێرە پێم وەڵێن وەسا سێریکە لەکوێ بۆ کوێ فەرقەکەی هات بەڵام هەردووکی بەرکردنەوەی خەڵکە من چێژی لێ بینم بەڕاستی زۆر ئاسوودەم دێت ئیشکردنی نانی بەیانی زۆر بیرم لەوە کردەوە ژن چۆن بێزار نابێت بەیانی نان نیوەڕۆ نان ئێوارە نان پێش ئەوەی دوکاندار بەس ئەو پرسیارم بوو بەس بەڕاستی هیچ شتێک بەخەدەر نان دروستکردن ئەن چێژ دروستکردن لەزەتی نییە لێرە خۆم ئەو ئاوی کانیاوە دوای ئەوەی کە ئەی کوڵێنین ئەی پاڵێوم و مەسەڵەن نەعنای یەکەم و خەیار و لیمۆش شتێکی زۆر تایبەت و خۆشە لە فەیسبوک لە پۆستێکی خۆشمەرەوە کرد خەڵک ئاوا بکات هەرێتم بە خۆڕاییم خستنە گوزارەکان پێشکەشەکە نەعنا و خەیار و لیمۆ بیکەن ئاوێ بە ئاوی حەیات بس بە هەموو کەسی ئاو بەش هەموو کەس نایە تۆزێک ڕەزیلم تایە سێ جۆرە هێلکەڕۆنمان هەیە ئێمە لێرە هێلکەڕۆنی ئاسایی هێلکەڕۆنێکیش کە بە ستایلی مەخلەمەیکەین تەماتە و سەوزە بەهاراتی تێکەم هێلکەڕۆنێک بە شویت و ڕەشکەوە ئەوە زۆر تایبەتە زۆر شتێکی خۆش ئەوە ئەوەی کەی خوات دیسان داوای کات ئەو تەمەنم 7 ساڵ بوو ئەنی تو تازە سەرەتای گەنجیم بوو لە لادێکی خۆمان لە بناری سوورێن پێم بە ئەڵخامان ناباسی ئەڵخامان چوومە ناو کێڵگەیەکی مینەوە شوان بوو بەلای حیوانەوە بوو تر قاچی چەپم لەخوا لە ژنەوە لە دەرزە پاییزی 1990 تەمەنم 7 ساڵ ینی بە پێچوانەوە زۆر یەکەم جار ترسم بوو کە ئیتر کۆتایی هات هەموو شتێک بەس دوای تێکەشتم ژیان بە قاچێکی شۆچە بەڕێوە ئیرادە لە سەری قاچێک و دەستێک و هەردوو دەست و قاچیش من ئیرادەیەکم تیاو بوو بۆ خۆم دانەبڕام لە خوێندنەوە بەردەوام لەبەر چرایە لەبەر خۆرە لە شوانی حرم خوێندەوە ئەو خوێندنەوە وای لێ کردم کە ئەو شتە تێپەڕێنم ینی بەلام زۆر مۆزوع نییە ئەنی ئەگەر ئازار و برینی نەبێت هەر بایەک بۆ شتش نایێت کە قاچێک من زۆر تێیدەوە ناکەم بڵێن ئیش نییە لە هەموو شوێنە دەرفەتی ئیشەیە ئەو کانیفانکە کە من ئیشی تیاکەم 4 ساڵە لێرەم هەموو بەیانێک سەعات 4 و 5 دەستەمانیوەیە من هاتووم 15 گەنجی ئەم دێ چوون بۆ خارج ئەڵێن ئیش نییە ئەی چۆن من هاتووم ئیش لە هەموو شوێنە دەرفەتی ئیشەیە بەس خۆی لاکردن ڕاستی ڕازی بووم بە دەرامەتێکی کەم سەرەتا من یەکەم جار کە دوکانم دانا بە 2 مانگ و 3 مانگ ئەلێیۆ باوەڕ کرد ئێستا شکر هەلیاتووە 4-5 گەنجم لەگەڵایە